بۆ گشتمان ئەوەیشی کە لە کارمەکە ئیژناکە هەر سوودی هەیە ژینگە بەڕاستی ئێمە لە وڵاتی ئێمەیە ئەوەی کە پەرەی پێبین ژینگە وەلە گرینگە دەڤەری سۆران دەڤەرێکی هەڵکەوتووی زراعیە، یعنی کشتوکە فەلاحێکی زۆر لەو دەڤەرەی کۆبوویتەوە. بەڕاستی ئێمە بیرمان لەوەی کردو پێش ئەوەی ئێمە ئەو کارگەی دابنین، کارگەی دروستکردنی سەلەی سەوزە و میوە تەماتە هەنار سێو سەلە لە ئیرانێ دەهات لە تورکیا دەهات. دوای بیرمان لەوەی کردەوە کە کارگەچی لەو منتیقەی دانین لەو دەڤەرەی دانین، چونکە نزیکی 500 فەلاح لەو دەڤەرەی هەیە، شوێنێکی کشت و کاڵیە. ئەو کارگەماندانە کۆمەڵە گەنجێکمان هێخستیتە سەرکار و زائیدەن پاراستنی ژینگەش ئەو پلاستیکەی لەو شارەی کۆ ئەکرێتەوە، نەک بەس ئەوەی لەو شارێک کۆ ئەکرێتەوە. ئێمە لە هەولێرێ دەینین، لە مووسڵێ دەینین، لە سولێمانیە دەینین، لە کەرکوچی دەینین، لە بەغدایە دەینین، دووبارە ئەیکەینەوە سەلە. ئێمە دواییش بە برازوتیارەکانمان ئەفرۆشینەوە کە هەم سوودی ناوخۆی هەیە و هەم هاوردەش ناکرێت لە دەرەوە. ئەو قازانجە ئەو پارە لە ناوەخۆ ئاڵوگۆڕی پێ ئەکرێ کە شتێکی باشە بەڕاستی، بەڵام گلەیی هەرە گەورە تا ئێستا حکومەت پاڵپشتی ئەم جۆرە کارگانە نەبووە. زۆر کەس پرسیاری ئەوە یەکارێ ئەنگۆ ئەو مەوادەی لە چێ دەینن یان مەوادی ئەوەلیە چییە؟ نەخێر، ئەو پلاستیکە لە شاری لە هەموو گەڕەکەکان کۆ ئەکرێتەوە، دەیخینە ناو ئەو باڵابەرەی، لەو باڵابەرەی دووبارە بەهۆی هەبوونی ماتۆڕێک لێرە لەو دەستگای دووبارە بەسە دێخینەوە ئەچتە ناو ئەو کۆلەی، لەو کۆلەی بەهۆی هەبوونی 14 تەر لە ناو ئەو معمەلەی زەختی لێ ئەکا، یەکسەر سەلەکە لێرە بێتە خوارێ و سەلە دروستە بی. طبعا ئەوە باشترین وەسیلەیە لۆ پاراستنی ژینگە بەڕاستی، لەبەر ئەوەی هەر جۆرە پلاستیکەک لەو شارەی کە کۆ ئەکرێتەوە ئێمە دووبارە وەریەگرینەوە، دووبارە بەکاری دەینینەوە، ئەکەینە ئەو جۆرە سەلە لۆبرا جوتیارەکانمان. ئەو کارگەی کە ئێمە بەکاری دەینین، یعنی سەلەی پێدروستەکەی سێ سفەتی زۆر زۆر مهمی هەیە لە ڕووی ژینگەیەوە. یەکەم هیچ بۆنێکی نییە، یعنی برێک ئەو کرێکارێکە لە بن معمەلی ڕوانیشی هیچ تەئسیری تێناکە چکە هیچ بۆنێکی نییە. دووەمین هیچ دووکەرێکی نییە. سێمین هیچ دەنگ و سەوتێکی نییە کە ئیزعاجکەربی لۆ سەر مرۆڤ. ئەو شتانەی زۆر زۆر باشە، یعنی 100% هەمووی ژینگە پارێزە. دەبینین کەلوپەلی بەکار هاتوو دووبارە بەکار دێنەوە دەکەن شتێکی نوێ، ئەوەش کارێکی زۆر زۆر جوانە و زۆر پیرۆزە. بەڵام لێرەدا بە پێویستی زانین کەوا حکوومەت بە هەموو شێوەیەک بە هەموو توانایەک یارمەتیان بدات لە کەمۆکردەکانیان بپێچیتەوە، شوێنی باشیان بۆ دابین کات، کەرەستێخاویان بۆ دابین کات، بۆ ئەوەی زیاتر ئەوانی بەردەبا بوون و بەرهەمی کشتتوکاڵی خۆمانە بێتە ناو بازاری خۆمان. یەکتر زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەک. بناوی خۆی گەورەم هێرەبان ئێمە وەکو فەرمانگەی ژینگە ئیدارەی سەربەخۆچوونە ئەم دەست پێشخەری ئەم بەرابەریزە لەم کارگە بەرز دەنرخین، چونکە ئەمە هەنگاوێکی بۆ پاراستنی ژینگە. ئێمە لە ژینگە ئەم دروشمەمانە هەیان بەکار نەهینە یان کەم بەکار بهینە یان دووبارە بەکار بینە. بۆی ئەوەی لەم کارگە بەدیمان کە دووبارە بەکارهێنانەوەی مادەی پلاستیکە کە زانایان باس لەوە دەکەن کە ئەمە بووم بێڕۆژی قیامەتە مادەی پلاستیکی و هەروە ئەم مادە پلاستیک ئەگەر ئەوها بەردەوامی لەسەر گوزەوی نزیکەی 50 ساڵی تر ڕەنگە زۆر لە ماسیەکان زیاتر بێ لە دەریا و زەریەکان. بۆیە ئەم هەنگاوە کە ئەگەر لە کارەیەکی بچووکیش بیتن ئەتوانین هاوکاریان بۆ ئەوەی پەرە پێ بدەن و ئەم سامانە نیشتیوایی بۆ براجوتیارەکان بتوانێت هەر لە ناوخۆ دووبارە بەکار بهێنینەوە نەچیت بۆ وڵاتانی ترەوە. بۆ یەک گرنگە کە ئێمە لە فەرمانگەی ژینگە چ لە ڕووی دەرهێنانی مۆلەتی ژینگەی چ لە ڕوومۆلەتەکانی تر هاوکار و هەماهەنگی دەبین، پاڵپێشی دەبین بۆ ئەوە کەسانی تری چاوی لێ بکەن، چونکە مادەی پلاستیکی ئێستا کاریگەرێکی زۆر زۆر نەگەتیڤ هەتا بۆ تەندروستی هاوڵاتیانیشە لە ڕووی توێژبوون بە شێرپەنجەم. بۆیە گرنگە ئەم هەنگاوە و زۆربەی زۆری ئەوەی کە بینیمان و چاودێریمان کردێ مەرجە ژینگەکانی تێدا، بۆیە هاوکاری دەمن بۆ ئەوەی خەڵکی زیاتر پەنای بۆ بند بۆ دروستکردنی ئەم کار بن. لە بواری پلاستیکە ئێمە زۆر ئاسمان لە خواروەیە لە تەواوی جیهاناگەر سەیریکەی کارگە پلاستیکەکان بە حەقەت یعنی ڕۆڵێکی زۆر زۆر مهم ئەبینن بۆ یعنی ئابووری وڵات. لە هەرێمی کوردستانی ئێمەژا ئێمە یەکێکین لەو کەسانی کە کارگەمان هەیە، هەوڵی تەواوی ماناوە کە کارگەکانمان گەورەکەین یعنی پەرەی پێبین بە تەواوی، بەڵام حکوومەتی هەرێم بەڕاستی بە پێی پێویست هاری کارمان نەبووە. یەکێک لەوانەی کە ئێمە گرفتی گەورەی بۆ دروستکردوین کارەبایە، کارەبامان نییە. یعنی بەڕاستی ئەم پڕۆژانە کە پرۆژەی با بڵین وەکو دەستگا وەکو
معمل کە هەمانە ئەم ئیشانە بە مۆلیدە ناکرێ بەڕاستی تۆ ئەگەر بتوێ بە مۆلیدە ئەم ئیشانە بکەی ئیشەکان ناکرێن بە مۆلیدە ئەبێ چی بکەی لێرە حکوومەتی هەرێم هەوڵ با بۆ ئەو شوێنانەی کە پرۆژن وەکو معمەلی پلاسیکەکان ئەو معمەلانەی کە شت بەرەو بمێنن هاوکاریمان بکە کارەبامان بۆ دابین بکە یاوەکو لە ڕێی کاراسانی و کاراسانیمان بۆ بکە لە هەموو بابەتەکان یعنی ئەگەر کاراسانیمان بکە دنیا بە هەرێمی کوردستان وەکو وڵاتانی تر ئەکەوێت یەتە پێشەوە چێتە ڕیزبەندیەوە بۆ ئاستی ئیشکردن و ئابووری لە هەرێمی کوردستان زۆر بەرزە بێت و شتێکی زۆر مهمە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم یعنی بەڕاستی دەسەوسان بێسێ ئێمە ژوردەوەدا ئەو پرۆژانی کە هەمانە پرۆژەی بچووکن وردە لە باتیەوەی گەورەکەین فەشەلی بێنین یعنی بێ حکوومەتی هەرێم بەڕاستی ئەبێ بەسەرەکی زۆر هاریکار بێ و چاوی خشێنن تۆ بەم بابەتە کە بابەتی کارگەیە کە ئابووری وڵات کە وڵات لەسەر پێی خۆی بێسێت یعنی ئەوە زۆر مهمە بۆ ئێمە. و داواکاری لە حکوومەت هەرێمی کوردستان کە یارمەتی زۆرجارانی خۆشەویست و فەلاح خۆشەویستەکەمان بدەتن یعنی هاوکارێک وەکو مەسەلەن لە ڕووی سعری مەسەل شێمیاوە لە ڕووی دەرمانەوە لە ڕووی شتەکانی عەلی سعری دەگە ساڵانی ڕابردوو سعری زۆر فەرقا و هەروایە زۆر خەرک وە دەزانی کە ئەو معاملە تەنها ئیسفادەی لێ خۆیە بەس بەڕاستی یعنی چەند ئیسفادەی لێ خۆیە دوو هەندە و خەرجی فەقیر و هەژاران وەیە ئێستا ئەو معاملەی ئەو ساڵانە کە سندوقی کەربلو سندوق بەکاردێ ئەو موادە ینی هەمووی خەرجی فەقیر و هەژاران خڕ دەکەتەوە خاوەن کارگەکە بە پارە لێ وەردەگریتن و هەروەها لە ڕووی ئابووریەوەش ئیسفادەی زۆری هەیە لە ناوخۆ سامە سارانە پێشستان لە ئێران سندوقندینان لە دەوڵاتە سندوقندینان پارن لۆ دەرەوە دەنات ئێستا ئەو پارێ هەلە ناوخۆیە ینی ئیسفادەی هەم لۆمە هەیە و هەم لۆ خەرجیش هەیە. بەناوی خوای گەورەی میهرەبان بەخێربێن سەرچاومان ئێمە وەکو ئەنجومەنی علوەی سۆران داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ئەم ساڵ باڵپشتێکی زۆری فەلاحەکانمان بکات چونکی ئەم ساڵ بەڕاستی فەلاحەکانمان تووشی زەرەی زۆر بوون لەبەرەوەی بەهۆی بەفربارین و بەڕاستی هەموو داهاتەکانی ئەم ساڵی هەموو خەسار بوو بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵ پشگیری فەلاحەکانمان بکە لە ڕووی چیمیا و دا و دەرمان و ئەم شتانە پشگیریان بکات یعنی فەلاح هیچ قووەتێک ناگاتەوە فەلاحی مەتیقەی سیدەکە و عاجمەران دۆڵی ڕۆست زاداوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا باڵپشتیمان بکات و فەلاحەکانمان بێورە نەبن بۆ داهاتوو کەوا ڕێژەیەکی زۆری بەرهەمەکانمان هاوردەی هەموو عێراق بکەین.